يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی بەڕێز، سەحابەکان لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیارێکیان کرد: ئەم دینی ئیسلامە ئایا دەتوانیت پێناسەیکەی بۆمان ئەی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە دێڕێکی کورتە دین چییە؟ خوای گەورە کە ئەم دینی ئیسلامە و پەیامی پێغەمبەرانی ناردووە کورت و مختصەرەکەی چییە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: الدین النەصیحە، فەرمووی دین ئامۆژگاریە، دین ناخی ساغ و دڵسۆزیە لە کاردا. دین ئەمەیە، کورتەی دین بریتیە لە ساغی ناخ و دڵسۆزی لە کرداردا، کە ئەمە ناونیشانی وتاری ئەم جمعەیەمانە بە پشتیوانی خوای پەروەردگار. ساغی لە ناخ و دڵسۆزی لە کردار مایەی سەرفرازی ئینسانە. قلنا لمن، سەحابەکە دەفەرمێ پرسیارمان کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ساغی دڵ و ڕاستگۆیی لە کرداردا دڵسۆزی لە عەمەلدا بەرامبەر بە کێ؟ فەرمووی: لله، بەرامبەر بە خوا، بەرامبەر بە ذاتی ئەڵڵاه دڵت خاوێن بێ، ناخت ساغ بێ، گومانی خراپ بە پەروەردگارت نەبەی. ئەمجا نەڵێ هەر بە قسە خوام خۆش دەوێ، بە کرداریش بیسەلمێنی، دڵسۆز بی لەو کردارانەدا کە بۆ خوا ئەنجامیان دەدەی. وەلی ڕەسوولی، فەرمووی بەرامبەر بە پێغەمبەری خوا، ناخت پڕ بێ لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەگە منافقێک دڵ نەخۆشێک لە شوێنە تانەیەکی لەم پێغەمبەرە ئازیزەدا صلی الله عليه وسلم خوا نەخواستە تۆش گومانێک لە دڵتا دروست نەبێ، ناخت ساغ و کردەوەکان سونەتی بن. وەلیئەئیمەتی المسلمینە، بەرامبەر بە پێشەوای موسڵمانان، ئەو کەسانی کە کاروباری ئەم خەڵکە دەبەن بەڕێوە لە عولەمایانی ئیسلام، لە کاربەدەستانی وڵات، نێتت ساغ بێ لەگەڵیاندا. ئەوەی کە لە ناختایە بە زوبان شتێکی تر دەرمەبڕە، قوربانی بۆ مەکە و لە دواتری شابسی زەمی بکەی. لە ڕاستە و ڕاستی خۆیان ئامۆژگاری حەقی کاربەدەستانی وڵاتەکەت بکە و دڵسۆز بە لەو ئیشەدا کە پێت دەسپێرن، تۆ ئەرکی سەرشانی خۆت بە دڵسۆزی جێبەجێکە. و عامەتیهم، سینەت صاف و ناخت ساغ بێ، هەڵسوکەوتت جوان و جوامێرانە بێ لەگەڵ تەواوی خەڵکیدا، لەگەڵ هەموو ئەو خەڵکی کە لەگەڵیان نادەژی. منافق مەبە لەگەڵ ئەو کەسانێک کەوا مەرحەبایان دەکەی، باس سینە و ناخت پاک بێ و کردارت جوان بێ. صحابەیەک دەفەرمێ: لقد بايعني رسول الله صلى الله عليه وسلم على ثلاث، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەیمانی لێوەرگرتم لەسەر سێشت: ئیقامی الصلاة، بەجێهێنانی نوێژەکان بە جوانترین شێوە، و ئیتائی الزەکات، کە خوا ماڵ و سەرۆت و سامانی دامێ ئەو حەقەی تێیدا دیاری کردووە بیبەخشم بە مستحقانی خۆی، والنصح لكل مسلم، فەرمووی پەیمانت لێ وەردەگرم لەسەر ئەوەی دڵسۆز بی بۆ هەموو موسڵمانێک، سینەی ساغ و دڵسۆز لە کاردا بەرامبەر بە هەموو موسڵمانێک، لەگەڵ نوێژ و زەکاتە ئەمە هاتووە. ئیماندارانی خۆشەویست، هەموو ئەو شتانەی کەوا بەناو جوانن، بەناوەڕۆک جوانن، ئەگەر ساغ نەبن و بە کردار دڵسۆزانە ئەنجام نەدرێن، ئەوە دەبنە شتی ڕووکەش، لە دیکۆرە جوان و باشن، بەڵام شەکرن و لە قاڵبی زەهرن و لە قاڵبی شەکرا دانراون. نمونە دێنینەوە یەکەم شت لەو شتانە مزگەوتە. مزگەوت لە هەر شوێنێکا بێ نیشانەی ئەوەیە دینی تێدایە. ئەها دەچێت گوندێکەوە کە مزگەوتی لێبێت دەڵێ خەڵکی ئەم شوێنە دیندارن، بەو هەژاری خۆیانەوە مزگەوتیان بنیاد ناوە. مزگەوت لە هەر شوێنێکا بێ یعنی ژینی تێدایە، یعنی ئاوەدانیە. دەچێت دادەیەکەوە ئەگە 3 ماڵ بن مزگەوتی تێدا بوو بە شارێک دێتە بەرچاوت، ئەگە 100 ماڵ بن مزگەوتی لێ نەبوو بە وێرانە دێتە بەرچاوت. دین و ژینە مزگەوت.
ئەو کەسەی مزگەوتێک دروست دەکات پاداشتەکەی بەس خوا پەروەردگار خۆی دەیداتەوە کە بەهەشتە کە بەهەشتیش وەسف ناکرێ. بەڵام ئەم مزگەوتە لە شاری پێغەمبەرە صلی الله عليه وسلم دروست دەکرێت لە مەدینە. سەردەمی ڕەسوول الله صلی الله عليه وسلم ڕوحمان بە قوربانی ئەو زاتە بێ. ئەم خۆشەویستە کۆمەڵە خەڵک دێنە لای ئەڵێن ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مزگەوتێکمان دروست کردووە لە گۆشەیەکی مەدینەوە لە بینادا حتا بڵێ جوانە. ئەو مزگەوتی قوبا ئەوانە کە دروست کراون پێشتر هیچیان ناگەنەوە بەم مزگەوتە ئەوەندە بە جوانی دروستمان کردووە لە ڕووی دیوار و سەقف و دیکۆراتەوە. بەپێ ئەو زەمەنە پێشکەوتوو بۆ وەکو ئەم مزگەوتانە ئاواڕازەوە بووە لە شێوازی دیکۆر و مەزاهیری دەرەوەیدا. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەشریف بێنە نوێژێکی تێدا بکە ئیمامەتی یەکەمی جەنابەت تێدا بکە و خوتبەیەکی تێدا بخوێنەوە بۆ ئەوەی شەرعیەت بدەیت بە مزگەوتەکە و ببێتە ڕووگەی موسڵمانان و خەڵک بێن ئیستیفادەی لێ بکەن. پێغەمبەری دەروون خاوێن صلی الله عليه وسلم دەڕوات بەرەو ئەو مزگەوتە سبحان الله یەکسەر لە عەرشی عەظیمەوە جوبریل دێتە خوارەوە. ئەم ئاەتەی بۆ دێنێتە خوارەوە دەفەرمێ والذين اتخذوا مسجدا ضرارا وكفرا وتفريقا بين المؤمنين وإرصادا لمن حارب الله ورسوله من قبل وليحلفن إن أردنا إلا الحسنى والله يشهد إنهم لكاذبون. لسورة التوبة الآياتي سطو هشتا وسطو الدو أو أنا دس بيدك. أي پیغمبری خۆشەویستم صلی الله عليه وسلم خوا دەفەرمێ کۆمەڵە خەڵکێکی منافق و دڵنەخۆش بەڕووکەش موسڵمان ناخبۆگەن هاتوون بینای مزگەوتێکیان لە شارەکەی تۆدا کردووە. مزگەوت هەرچی عیبێ لە ڕووی بیناوە نیەتی بەڵام نێتی پیسی لە پشتەوەیە. نێتەکە ئەوەیە زەرەر بە پێغەمبەری خوا بگەێنن زۆریان ڕق لە تۆیە. ئەم مزگەوتە دەکەنە بنکە و بارەگایەک بۆ لێدانی تۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. وەکوفران لە جیاتی ئیمانی تێدا بڵاوکەنەوە بێباوەڕی تێدا بڵاو بدەکەنەوە خەڵکی لە دینی خوا دوور دەخەنەوە لەو مزگەوتەدا. وتفريقا بين المؤمنين مسلمانان لم مزگەوتا دەکەنە دوو پارچە ئەوە مزگەوتی فڵان کەس ئەوە مزگەوتی فڵان کەس دەبێتە مای فیتنە بۆ بینی مسلمانان و دەبێتە مای ئاژاوە. وإرصادا لمن حارب الله ورسوله من قبل بزانن هەر کەسێ ڕۆژە لە ڕۆژان قسەیەکی نەشیاوی بەرامبەر بەخوا و بە پێغەمبەری خوا کردو ئەمان کردو بە پەناگایەک کەمینێک ئەڵێن وەرە تۆش لە خۆمانی وەرە باس سەر بە یەکەوە نین بزانین چۆن ئەم دینی ئیسلامە هەڵوەشێنین لەکوێ لە مزگەوتە. ئەی پێغەمبەری خوا کە هاتن بۆ خزمەتت پێیان وتی سوێندیان بۆ خواردی بە خوار ڕێزامەندی خوانە بێ چ ئیشمان بە مزگەوت چییە تەنها نێتمان چاکەیە کە ئەم مزگەوتەمان دروست کردووە. خوا دەفەرمێ خوا ئەڵڵاه شاهیدە لەسەریان کە درۆزنن نەچیتە ناویەوە. پێغەمبەری خوا گەڕایەوە و فەرمانیدا ئەو مزگەوتە بڕوخێ لە تەفسیرا فەرمێ شوێنەکەی کرد بە زڵدانی مسلمانان خەڵک خاشەڕۆکی دێڕۆکەن. کەواتە مزگەوتەکە لە مەزاهیرە جوانە جا چێ هەیە لە مزگەوت پیرۆستر بێ بەڵام چونکە بەنێتی ساغ و کردداری دڵسۆزانە ئەنجام نەدراوە ئەبێ ئەو مزگەوتە بڕوخێت چونکە ئەگە ببێ مای فیتنەیە بۆ مسلمانان. ئەمە قورئان تۆماری کردووە. دووەم شت کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆ شاری مەدینە پێش هەموو شتێ بنیاتی حکومەتێکینە حکومەتێکی مەدەنی پێکهاتوو لە هەموو پێکهاتە ئاینی و زمانەکان و نەتەوەکان کەواتە حکومەت زۆر زەرورە هەبێ. هەر وڵاتێک حکومەت و دەسەڵاتی تێدا نەبێ وێرانە لە ڕۆی زاهیریەوە حکومەت مای بەختەوەریە بۆ مرۆڤەکان. ئەو ئەوروپایی کە لە ئەخلاقیاتە زۆربەی هەڵوەشاوە کە سۆز و ڕەحمی تێدا نەماوە یەک شت هێشتوویەتیەوە ئەم گەنجەی ئێمە کە لێرە خۆی بە بەحری ئیجەدا دەدات تەنها لەبەرەوەی فەرمانڕەوایەکی باشی هەیە. حکومەتێکی هەیە کە ماف و ئەرکت دەخاتە سەرشان ئەرکت پێ دەکات دەتکوشێ بەڵام مافی شت دەداتێ ئەڵێ ئەوەم دەوێت ئەگە کافریش بێ لە وڵاتی مسلمانەکە ڕادەکا. حکومەت زۆر باشە بەڵام حکومەتێک ساغ بێ و دڵسۆز بێ بۆ هاوڵاتیەکانی. ئیشی حکومەت چییە؟ شيخ الإسلام ابن تيمية رحمة إخوائي بين لكتابي السياسة الشرعية دا فرمي إيشي حكمت دوشتا يكم خزمت بالديني خلقك إيشي حكمتي مسلمان أو يا بيش هموشتك خزمت بالديني خلقك جا خزمت بالديني خوابم إسلامتي هلواني الريازي ليا بقري من أو بكر بدستاني خوا ما ندلم ئیسلام گەورەترە لەوەی بڵێ هەر ڕێزمان هەیە بۆ ئاینی ئیسلام نەخێر ئەبێ بە پێی زەمن جێبەجێکەی و یاسایەک لەو حکومەتەی تۆدا دەرنەچێ مخالف بێ بە نەسێکی قورئان و سونەی صەحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەکرێ بەندێکی یاسا مخالف بێ بە مەسەبی پێشەوای گەورە کورد پێشەوا شافعی دەکرێت لە یاسادا لە قانونە ئەمە هەیە
جاری وایە بەندێکی قانون هەیە پێشەوە شافعی مخالفە لەگەڵەمەیە بەڵام مەسەبی ئەبوو حەنیفە دەیگرێتەوە مەسەب ئیمام مالیک دەیگرێتەوە یاسا بەپێی هەموو مەزهەبەکان دانراوە بەحرێکی گەورەیە بەڵام نابێ مخالف بێ بە نەسێکی سەریحی قورئان و حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئێمە لەم کوردستانەدا پێشەوایانی میلەتی ئێمە مامۆستایانی بەڕێزمان کە پێشەوای دین و ژینی خەڵک بوون کە دەسەڵات و حکومەتیان بنیاد ناوەکو ئەرکێکی سەرعی یەکەم جار هاتوون خەمی دینەکەیان بووە لە دوای شێخ سەعیدی پیرانەوە بیری سۆزی نەتەوایەتی کە هەڵی داوە هەر لە مەدرسە و لە خانەقا و لە تەشیە و لە ماڵی شێخەکان و عولەمایانی مێزەپاشی ئیسلامەوە سەری هەڵداوە ئەو کوردایەتیە ڕاستەقینەی کە ئێستاش بەرەکەتی ئەوەیە بۆ ئێستا ماوەتەوە ئێمە شانازی بە کوردایەتیەوە دەکەین کە لە قازی محەممەد و کۆماری ساوای کوردستانەوە دەستی پێکردووە دەگەڕێتەوە بۆ ژێکاف ژێکاف کە لقی لە کوردستانی ئەم دیویش و ئەو دیویشە هەبووە بناغەیەک بوو بۆ دامەزراندنی یەکەم کۆماری کوردستان یەکەم دەسەڵاتی خودموختاری کوردستان ژێکاف کە بە مانای ژیانەوەی کورد یان ژیانەوەی کوردستان یان ژیاندنەوەی کورد و ژیاندنەوەی کوردستان کە هێستا خیلاف لەسەر ئەو وشەیە هەیە چونکە هەر بە کوردکراوەی ژێکاف ناوبراوە ئەندامەکانیشی وایان ناسیوە بە هەر حاڵ ژیانەوەی کورد بەیان کوردستان بێ بزوتنەوەیەک بۆ کۆمەڵە خەڵکێک کۆمەڵەیەک بۆ لە دەوری ئاڵاون ئێمەی میلەتی کورد بۆ چەو ساوەی دەستی خەڵک بین با بوونێکمان هەبێ با کیانێکمان هەبێ بەڕێزان زانین لەسەر یەکەم ئیشیان چ بوو سەیری ئەرشیف بکەن لە گۆڤاری نیشتیمان زمان حاڵی ژێکاف لە ژمارە 5 لە ڕێبەندانی 1322دا کە دەکاتە 1943 زاینی لە 1943 میلادیدا لە لاپەڕەدەی نیشتیماندا ژمارە 5دا دەڵێ هەموو قانونی نیزامەکانی ژێکاف هەموو قانون نظامێکی ئەمەی کە ئێمە دای دەمەزرێنین ئەبێ لەگەڵ شەریعەتی مقدسی ئیسلاما بەراورد بکرێ هەر شتێک مخالیف بە شەریعەتی مقدسی ئیسلام بێ نابێ کۆمەڵی ژێکاف قبوڵیکە بەردی بناغی کوردایەتی ئێمە بەڕێزم لەسەر ئەمە دانرا بۆیە دەڵێ ژێکاف لە سەر ئەم چوار خاڵەدا مەزراوە ئیسلامەتی کوردەواری شارستانیەت و مەدەنیەتی جیهانی ئاشتی خوازی لە ناو کۆمەڵگادا خاڵی یەکەم ئیسلامەتیە هەتا ئەو ئیسلامەتیە لە ناو کووردا هەبوو شۆڕشیش بەرەکەتی هەبوو وەکو پشتمان لە دینی خوا کرد کوردیش بوو بە ئاردی بناو دڕک و تەفرەقە تا ئێستاکانە هەر بەردەوامە بۆیە یەکەم خاڵێک کە کوردایەتی لەسەر بنیادنرا حەمد و سەنا بۆ خوا ئیسلامەتی بوو بۆیە ئەو شوێنەی کە یەکەم کۆبوونەوەی ژێکافی لەسەر کرا پێیان دەگوت گردی خواپەرستان سبحان الله لە قەدەری خوا یەکەم شوێنێک کە کۆبوونەوەی کوردایەتی لەسەر بنیادرا کە قازی محەممەد وان لەسەری دانیشتن بریتی بوو لە گردێک پێیان دەگوت گردی خواپەرستان ئەرشیف و مێژووی ئەو زەمەنە لە گۆڤاری نیشتیمانە بۆمان دەژێڕێتەوە دەڵێ ئەو جفرەی لە نێوان ئەندامانی ژێکافە بەکاردەهات بۆی کە شەو تووشی یەکتر بوون لە شوێنەکە نەکەونەکەمینەوە یەکتر بناسنەوە ئەندامانی ئەو حیزبە بریتی بوو لەوەی بەرامبەرەکە دەیگوت خواپەرستی شتێکی چاکە ئەو یەکسەر تێدەگەیەکەوە ئەندامی ژێکافە ئەوە بوو نهێنیەکە خواپەرستی شتێکی گەلێک چاکە یەکسەر بەرامبەر تێدەگەیەکەوە ئەندامی حیزبە مامۆستا هێمنی شاعری قازی محەممەد و کۆماری کوردستان کە ژمارە 55 لەو ڕێکخراوەدا بەرکەوتۆ ئەندامی ژمارە 55 بووە دەڵێ سوێندیان دەداین بە قورئانی پیرۆست دەیانگو بڕۆ حەمام خۆت پشۆ دەستنوێژ بگرەوە لەسەر ئەو قورئانە 7 جار دەستی پێدادا 7 جار سوێندیان بە کەلامی خوا بەو قورئانە دەخوارد بەتایبەت لەسەر دوو شت یەکەمیان هەرگیز خیانەت بەنەتەوەی کورد و کوردستان نەکەم والله یەکێ لەوانە هەتا چوونە قەبرەوە خیانەتیان بەو کورد و کوردستانە نەکرد دووەمیان سوێن دەخۆم بەو قورئانە هەرچی پیاوی کوردە بە برای خۆمی دەزانم هەرچی ژنی کوردە و دەسمە ماڵی بە خوشتی خۆمی دەزانم بۆیە مامۆستا هێمن لە کتێبی تاریک و ڕووندا لە لاپەڕە 20 کتێبەکەی خۆیدا تەماشایکەن دەڵێ واللهی دزی جەردەیی خراپەکاری نێوان ناخۆشی و شەڕی دراوسێ و دراوسێ هەر تەواو کەس بوو لە هەندێک شوێنە هەر نەمابوو بە بەرەکەتی ئەوەی دەیانگوت فڵان کەس سوێند خۆرە سوێندی بە قورئان خواردووە لێی ئەمین بە ئەم کوردایەتی لەسەر ئەو بناغە بووە ئەبێ بیجێڕینەوە سەر ئەوە ئەبێ ئەم حکومەتە جارش کە پێش هەموو شتێک چاکسازی ئاینی بکە و ئاوا شەریعەتی مقدسی ئیسلام
وەکو ئەوەی کە قازی محەممەد و پێشەوانی ژێکاف بنیاتیان ناو جەماعەتی سوێند خۆر بوون نەک وەک سوێند خۆرەکانی ئەمڕۆ لە پەرلەمان و حکومەتە کە نازانی بەچی سوێندی خواردووە نازانی ئەوەی لە بەردەمیاتی قورئانەیان نا. دووەم ئیشی حکومەت چاککردنی ئیش و کاری خەڵکە ئەویش دوو فەرعە. یەکەمیان دابەشکردنی داهاتی وڵات بە پێی کارکردنی ئەندامەکان و مستحقیان حەقی خۆیان بدەیتێ بژێوی ژیان بۆ هاوڵاتیانی خۆی دابین کە حکومەت. دووەمیان سزادانی ئەو کەسانی کە دەست درێژی دەکەنە سەر ماڵ و خوێنی خەڵک تووشی دوژمنایەتی عەشایری نەبێ حکومەت لە پشتیەوە بێ و حەقی بێتاوان لە تاوان کار بستێنێ کەس نەچێ بۆ خۆی پەلاماری خەڵکدا. جا فەرمانڕەوایەک ئەگە ساغ بێ لە ناخدا دڵسۆز بێ لە کاردا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حەدیثێکا کە ئیمامی بەیهەقی و تەبەرانی ڕیوایەتیان کردو دەفەرمێ یوم من ئیمام عادل ئەفضل من عبادة 60 سنة. کابرایشی خواپەرست 60 دانە ساڵ بە تەنیا 60 یەک عومرە 60 دانە ساڵ خەریکی شەو نوێژ و ڕۆژووی سونەت بێ لە ئەشکەوتێکە. کابرایشی کاربەدەستیش یەک سەعات یەک ڕۆژ لەسەر مێزی دادپەروەری حکمڕانی دانیشێ بە عەدالەت لەگەڵ ئەو خەڵکەی خۆی دابژوڵێتەوە خێری ئەم کاربەدەستە لەو ڕۆژەدا بەقەدەر عیبادەتی ئەو 6 ساڵی عابیدەکە هەیە چونکە خەڵک هەمووی دەحەسێتەوە خەڵک ئەو کاتە دینیشی مەحفوظ دەبێت چونکە ژینی مەحفوظە. ئەگە حکومەتێک پارەی هەبێ و موچەی خەڵک نەدا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێت لەی الواجد يحل عرضه وعقوبته. ئیمامی ئەبوو داود و ترمیذی و نەسائی ئەهلی سونەن هەرسێکیان حەدیثەکەیان ڕیوایەت کردووە. قەرزشوێری دەوڵەمەند کابرایە قەرزی لای کەسێکە قەرزدار هەیەتی بەڵام قەرزشوێرە پارەی ئەوەی گرتووە و نایانداتەوە. لە حەدیثەکە دەفەرمێت دوو شتی حەڵاڵە عرضه یعنی باسکردنی نەک ناموسی بەری وا تێ نەگەین باسکردنی دروستە بەڵێ فڵان کەسی قەرزشوێر کوڕە خۆتانی لێ نزیک مەکەنەوە زۆر دەست بڕە باسکردنی غەیبەت نییە. دووەمیان سزادانی ئەبێ دادوەر سزای بدا ماڵی خەڵکی لێ بستێنێتەوە. جا ئەمە بەڕێزەکەم ئەگەر کەسێک بێ و قەرزی کەسێکی لابێ ئاوا تاوان بێ لە حەدیثەکە ئیمامی بوخاری موسلیم دەفەرمێت زاڵمیشە مەطل الغەنی ظلم زاڵمە. ئەی ئەگەر حکومەتی قەرزی ئەو هەموو خەڵکەی لابێ ئەو هەموو فەرمانبەرەی لابێ ئەبێ حەقی چۆن بێ. بۆیە لێرەدا ئەبێ میلەت ئەگەر پارەی کەوتە لای حکومەتێک ئەگەر حکومەتەکە هەی بێ ئەبێ داوای مافی خۆی بکە. لە یەکەم لە چیەوە لە ڕێگەی دادگای دەستوریەوە لە ڕێگەی داواکاری گشتیەوە بێتە سەر خەت و سزای ئەو کاربەدەستانە بدا کە پارەی ئەو خەڵکیان لایە و نایدەنەوە. ئەوە من و تۆ ناچینە سەرجادە هیچ ناکەین. خەڵک لە ڕێگەی دادگای دەستوریەوە لە ڕێی داواکاری گشتیەوە شکاتی حاڵی خۆی دەکات. ئەو بۆیە حکومەت زۆر مهمە. لە تەواوی دنیادا خەڵک بەوە بەختەوەرە داواکاری گشتی هەیە کە من 3 مانگ مەعاشەکەم وەرنەگرت داواکاری گشتی لە زیاتی من دێتە سەر خەت دیفاع لێ دەکا لە دادگای دەستوریدا شکال لەو حکومەت و پەرلەمانە دەکا و عقوبەیان دەدا ئەبێ ڕوونکردنەوەی جددی بدەن لەسەرەوە بۆ ئەم پارەی خەڵکە نەدراوە. تۆ لە ماڵی خۆتا دانیشتوی مافەکەت بۆ دەگەڕێتەوە. ئەگە ئەو دادگا دەستوریە نەبوو ئەگە ئەو داواکاری گشتیە کاری نەکرد ئەمجا خۆپیشاندانی جەماوەری هێمنانە دەست پێ دەکات. جا لێرەدا ئێمە پێشەوەی بچینە سەر خۆپیشاندان باسی دەوری سێمی شتە جوانەکان دەکەین. ئەگەر ساغ بێ و دڵسۆز بێ لە کارە ئەویش مەحکەمەیە مەحکەمە و قازیە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی 3 قازی هەیە دوانیان لە ئاگردان یەکیان لە بەهەشتایە. ئەوەی لە ئاگران یەکەم و دووەمیان کەسێکە رجل علم الحق وقضى بخلافه حق و ڕاستیەکە دەزانێت دۆستیەکە چۆتە سەری فڵان کەس بێتاوانە کوژراوە مەغدورە غەدری نەکردووە فڵان کەسیش پیاو کوژە ئەم حەقەت جوان دەزانێت کەچی حکمەکە وا دەدا لە بەرکاتی فڵان کەس بەرپرسە و دەزڕۆیشتووە و دەوڵەمەندە و خاوەن کەسە و دڵی نێشێ بە پێچەوانەوە مافی ئەو حەق کوژراوە دەخوا ئەو زاڵمە ڕزگار دەکا. ئەم قازیە پەنا بەخوا جێگەی جەهەنەمە علمیش دەزانێت قانونیش دەزانێت بەڵام بە پێچەوانەی ڕاستیەکانەوە حکم دەدا. دووەمیان ئەو دادوەرەیە کەوا دڵسافە ساغا بەڵام بە عیلمەوە کار ناکە ناگەڕێ بۆ بەندە قانونیەکان ورد نابێتەوە لە خۆ حکمێک دەدا على جهل ئەوە دە جەهەنەمایە. ئەوەی دەچێتە بەهەشتەوە علمی پێیە قانون هەموو شارەزایە و بەرچاوڕوونانە لەو مەسەلەکە ورد دەبێتەوە و حەقی خۆی بە مەغدور دەدا دەستی زاڵم دەبڕێ حەقی مەزلوم دەداتەوە ئەو قازیە جێگەی بەهەشتی خوایە لە ئێستاوە موژدەی دێبێ. ئەمە پەیامێک بوو بە دادوەرەکان بۆیە حاکم دەبێت 3 سیفەتی هەبێ عالما عادلا قادرا
زانا بێ بە ئەحواڵ بە قانون عادل و دادپەروەر بێ و ناخی ساغ بێ و ڕقی لە کەس نەبێ بە یەکسانی سەیری هاوڵاتیان کە ئەو نەناسیە کوڕی خۆی لەگەڵ فاڵکە لە دادگادا محکەمە فەرق نەکا سێیەم تواناشی هەبێ کەس لە سەر و ئەوە نەتوانێ ئەمری بەسەرا بکە ئێستا دادگاکانی ئێمە ئومێدەوارم یعنی هیچ مەسئولێک نەتوانێت تەداخلی سوڵتەی قەزایی بکە وڵات بەس بەوە گرەو دەباتەوە هیچ مەسئولێک نابێت لە ژیانە بێرە جورئەت بکە تەلەفۆن بۆ حاکم کە بڵێ جەنابی حاکم فڵان کەسم بۆ بەردە ئەگە وای کرد ئەوە قادر نییە با عادل بێ با عالم بێت چونکە قادر و توانانیە ئەو محکەمەیە فاشیدە ئەوە ئەگەر واز بێنێ لە جەهەنەم خۆی ڕزگار دەکات ئەگەر بێن بمێنێتەوە خەڵک بتوانێت بە تەلەفۆنێک کاری ناڕەوای پێ بکە ئەوە جێگەی خۆی لە جەهەنەمە ئەوە مسۆگەر کە ئەوە پەیامی مزگەوتە بۆ برایانی دادوەرم لە وڵاتی خۆشەویستی کوردستاندا ئەگەر وانە بوو وڵات دەبێتە حکمی قەرەقوشی نازانم جەنابتان حکمی قەرەقوشتان بیستۆیان نەبا بۆتان باس بکەم حکمی قەرەقوش ئەوەیە کابرایەک دزی دەکا لە ماڵێک کابرا لە ماڵ نییە وەکو جەنابتان چۆتە ئەهلی بازاڕ و کەسابەتە و خێزانی بەڕێزی لە ماڵ نییە لە ماڵ دراوسەیەکە خۆی بە فرسەت دەزانێت و دەرگا دەشکێنێ و دەڕواتە ماڵەوە نەختینەیەک شتێکی بە نرخ هەبێ بیدزێ لەو کاتەدا کابرا و خێزانی دەگەنەوە ماڵەوە لە دەرگاوە دەچنە ژورۆسەیەکن دەرگا شکاوە دەرگا لە دز گیراوە دز ناچار دەبێت لە پەنجەرەوە خۆی فڕێدا کە لە پەنجەرەوە خۆی فڕێدا قاچی لە پەنجەرەکە گیر دەبێت سەر نخۆن دەکەوێتە خوارەوە سەری دەشتێت ئەچێتە لای قازی و حاکمی وڵات لەو شارەدا ئەڵێ جەنابی دادوەر وەڵڵی من چوومە ماڵی فڵان کەس دزی بکەم لە پەنجەرەکە خۆم فڕێدا تینیان بۆ هێنام قاچم لە پەنجەرەکەی گیراوە ئەوە تا سرم شکاوە حەقم بستێنە ها دەست داوای حەقسەندن دەکات پۆلیس دەچێت یەکسەر خاوەن ماڵ دەگرێت خاوەن ماڵ بێنن بزان ئەم پەنجەرەی بۆ وا داناوە قاچی ئەم دزە داماوەی لێ بژیرێ وەڵا کاکە داماوە فەقیرە کاکە وەڵڵەهی خەتام لێ برا خۆ من خاوەن ماڵم من دزیم لێ کراوە یخۆ پەنجەرە لە قاچی و ژیرا خۆم پەنجەرەم دروست نەکردەوە چێ پەنجەرەی داناوە حاکم ئەڵێ وەڵا قوربان جەنابی دارتاش ئەڵێ دارتاشم بۆ بان کرد دارتاش دێنێت وەڵا ئەو دارتاشی نەفام چۆن ئەو پەنجەرەی دوا داناوە بە شێوەیەکە دز خۆی لێ فڕەدا قاچی لێ نەگیرێ ئەڵێ وەڵڵی قوربان خەتای من نەبوو ئەو ڕۆژێکە ئەو پەنجەرەی ئەو ماڵمدا دەکوتە ئافرەتێکی زۆر شۆخ و شەنگ و خانومان هەڵ بوێدا سەیرم دەکرد لەو کاتەیە چەوشەکەم دیارە بەغەڵە لێدا و نوکە بزمارێک هاتۆتە دەرێ خەتای ئەو ژنە بوو ئەگە ئەو وا جوان نەبوو یا من سەیرم نەدەکرد لە پەنجەرەکەەوە حاکم دەڵێ بڕۆن ژنەکە بێنن ژن دێنن ئەڵێ جەنابی حاکم خەتای من نەبوو جا من چوم خۆم ئارایشکەم لەو ساڵوانە فڵان کەس چاکی کردم برۆ ئەوانەی بۆ چاک کردوم و ئەوا قژی ڕازاندومەوە ئەڵێم بڕۆن کابرای ساڵۆن بێنن ئەویش دێنن ئەڵێ وەڵی جا من هیچ بەهانە من ئێوە مشتری بوو هاتن نەڵێ دەبوو وا جوانن نەکردایە بەو حەددا کە دارتاشێک مەشغوڵکە ئەبێت لە سێدارە بدرێ ئەبێ حکمی دادپەروەری بچەسپێ ئەوە دەست هەر لەبیر چۆوە کابرای ساڵۆنی داما و ژنی ساڵوی داما و دەیبەن بۆ من پەتی یاعدام بەڵام چونکە باڵای کورتە ملی ناگاتە پەتەکە کورسیش کە لەوێ دەبێ ئەوەندە بەرز نییە کە باڵای ئەم بگەێنێ ئەڵێ نابێ دادپەروەری فەوتی حاکم زۆر تووڕەیە دەبێ ئەم حەقە هەر بستێنم بڕۆن لە شاری فڵان کەسی تر دراوسێمان لەوێ ساڵۆنچێکی لێ ئافرەتان چادەکە ئەوم بۆ بێن لە جیاتی ئەمە و باڵای بەرزەمە هەڵواسن وەڵی ئەو یاعدام دەکەن ئەمە حەکمی قەرەقوشە باوەڕتان بێت چەندین دۆسی هەیە لەم وڵاتەدا ئەوای لێ هاتووە مەسەلەی یەکەم لەبیر چۆتەوە ئەوەی دزی تاوانبار ئەوە هەر کەس باسی ناکە ئەوە شکاتکارە لە خەڵک ئەوەی کە هیچی نەکردووە پەتی دەکرێت بە ملا ئەو دەژیرێ و ماڵوێران دەکرێت ئەوە حکمی قەرەقوشیە خوا پەناماندا ئەگەر ئەم حاکمە نەبوو داوای مافی من و تۆ بکە خەڵک مافی پێدەدرێت لە دەستورە هەیە مافی خۆپیشاندانی هێمنانەی مەدەنیانە کە هاوڵاتی داوای ماف و حەقەکانی خۆی بکە شتێکی ڕەوایە بەڵام بەم مەرجانە کە ئێستا بەداخەوە کە من قسە بە جەنابتان دەکەم وەڵڵی حەزم دەکرد ئێستا مەسەلەیەکی فیقی لە مینبەرەوە باسکەین هەر نەچینە سەر ئەم مەوزوعانە ئەمە داخی پەژارەی هەموو کوردێکی تاکی ئەم موسڵمانەیە وڵاتەکەمە بەڵام ناچاریشم کە هاتمە سەر مینبەر دەبێەوەی حەقە بۆ خەڵکی بڵێم ئێتر بەرژەوەندی شی تێدا و زەرەری شی تێدایە و پەیوەندی بە منەوە نییە ئەمە حەقێکی بە شەرعی خواوەی حەق عەقڵم پێیشکا بێ دەیڵێم لەم خۆپیشاندانێکی ئێستا هەرێمی کوردستان و چەند شوێنێکی گرتووەتەوە لەو کە بۆتە بەڕاستی فەوزایەکی گەورە پەنا بەخوا ئەم شتانە بەڕەوای دەزانم نە هیچ کەسێک قسەیەکم پێ دەڵێ بڵێ وا بڵێ نە حەدیشی هەیە پێم بڵێ هەر کەسێک پێم بڵێ ئەو وتارە بخوێنەوە ئەگەر چەندی باڵا دەست بێ ناتوانێت پێم بخوێنێتەوە سوێن دەخۆم بەو خوای گەورە ئەوەندەی کە 24 ساڵە لەسەر مینبەرم هەر شتێک ئیمانم پێی نەبوو بێ هێز نییە پێم بڵێ بیڵێ هەر شتێک ئیمانیشم پێی هەبێ و بەڕاستی بزانم هێز نییە بڵێ ناتوانی بیڵێ ئەگەر ئەم جومعە لەم مزگەوتە ڕۆیشتمە دەرەوە ئامادەم جومعەی داهاتوو نێمەوە
بەڵام ئەمانە بە حەقی خۆم بەڕاست دەزانم ئێتر نەشم پێکابێ ئەوە داوای لێبوردن لە خوا دەکەم. یەکەم لەو خۆپیشاندانانەدا میلەت حەقیەتی و ستەمی لەم هاوڵاتیانەی ئێمە کردووە معاشی خواردون موچەی خواردون حەقی خۆی پێ نەداون دەبێت حەقەکەیان بە هەر شێوەیەک بێ بۆ بجێڕێتەوە. دووەم خەڵکیش داوای حەقی خۆی بکات بە شێوەیەک لەسەری قەرزدار نەبێتەوە. خەڵکە داماوەکەش کە موچەی خوراوە مافی خوراوە داوای بکاتەوە بە لێزانی و بە مەدەنیانە و شارستانیانە کە حەقەکەی لێ نەفەوتێ و لەسەریشی قەرزدار نەبێتەوە. خۆپیشاندەری بەڕێز کە دێتە سەرجادە دەبێت جیاوازی بکات لە بینی دوو شتە نیشتیمان و نەتەوە لەگەڵ حکومەت و حیزبە. ئەم دوانە بەڕێزان جمعەیەکی ڕابردووتریش بۆ جەنابتانم باس کرد ئەها لە ژێر ناونیسانی نیشتیمان جیاوازە هێستا هیچ خۆپیشاندانێک نەبوو. خۆشەویستم من و تۆ هەتا هەین شوێنمان کوردستانە میلەتیشمان نەتەوەمان کوردە ئەبێ شانازی بکەین بە کوردستانی بوون و کوربوونی خۆمانەوە نابێت تێکەڵاوی کەین لەگەڵ ئەوەدا حکومەت خراپە فڵان حیزب خراپە فڵان کەس وای کردووە فڵان کەس سەرۆکە. تایە سووتاندن دەچی تایەک دەسووتێنی شەبەقێکی ئاوەندە لەو قیرە داماوە دەکەی کە هەر خۆی وێرانە باوەڕتان بە کەس چاکی ناکاتەوە هەر من و تۆ زەرەری تێدا دەکەین. ئەو دوو کەڵەی لە ماڵەکەی خۆمانە ئامادەنی بێڵین جگەرە کێشێک جگەرەی تێدا بچێشێ ئەو ژینگەیە پیس دەکەینەوە نیشتیمانی من و تۆیە هەر زەرەدەکەمان بۆ نەفسی خۆمان و هەواکەی دەچێتە سینەی خۆمانەوە. دارشکاندن و پارکشکاندن و گڵۆپشکاندنی سەرجادا بەڕاستی ئەو خۆپیشاندان نییە ئەوە دوژمنایەتی نیشتیمان و نەتەوەیە نەک دوژمنایەتی حیزب و دەسەڵات. فەرمانگەی حکومەت سووتاندن ناحیە سووتاندن قایمقامێت سووتاندن دایرەی هاتوچۆ پێ شەرم دەکا بڵێ دایرەی هاتوچۆ سووتاوە ئەقا هاتوچۆ چ پەیوەندی بە حکومەت و سیاسەت و دەسەڵاتەوە هەیە. لە شارێکی وەکو کۆیە ئەرشیفی 300 ساڵ لەمەوبەر سووتاوە خۆزگە بیان دزیایە بیان دزیای بیان فرۆشتایە کۆڵە پارەی دەکرد ڕۆژێ بە پارە دەمان کڕێەوە ڕۆژە دەچوینی سنساخمان لەبەر دەکرد بوو بە خۆڵەمێش ئەرشیفی شارێکی گەورەی وەکو کوردستان هەمووی بوو بە خۆڵەمێش کەسیش نەیزانی بۆ. ئەمانە بەڕێزم تێکەڵاو کراون ئەگە دەڵێ ئەمانە خراپن و دەبێت لاچن هەر زۆر مبارەکە دەبێت ئەم کار بەدەستانە لاچن و ئەی دەبێت کەسێک بێتە شوێنەکان ئەگە هەر لە کوێ دەوامکە ئەوە نیە دەبێت بێت لە ناحیە دەوامکە بێت لە قایمقامێت دەوامکە ئەبێ بیناکە بمێنە ئەزیزم وانە ئەبێ بیناکە بمێنە کار بەدەستی نوێ بێ لەوێ دانیشێ. ئەگە دەڵێ هەر کەسم ناوێ ئەوە کەسێک هەیە لە مامۆستا دەبێت لە مەش خراپتر بێ بەڵێ خراپتر ئەو کەسەیە پەنا بەخوا پاشاگەردانی بێ وڵات هیچ حکومڕانێکی تێدا نەمێنێ کەس بە کەسەوە نەبێ حەل لەوەی پەلاماردا ئەوە پەنا بەخوا ماڵی هەمومان وێران دەبێ ئەوە دەبێتە ئەو سووریایی کە لەبەر چاومان ئەوە دەبێتە ئەو میسرە دەبێتە ئەو لیبیایە ئەوە دەبێتە ئەو وڵاتانەی کە بوو بە پاشاگەردانیە ئەو قەزافی و مەزافی و هەراو بەزمە 100 خۆزگیان بە کفندزەکانی پێشووکە کابرا ماڵیشی لەدەستدا سەریشی لەدەستدا و گیانیشی لەدەستدا کەس نازانێ چێ حکمڕانە یەخوا وڵات نەبێتە پاشاگەردانی ئەرە وەڵات لەمەش خراپتر ئەوەیە کە هیچ کەس نەبێتە حکمڕانی وڵات. من لەگەڵەوەدام لای دەبەی بەڵام دایرەکەم مەسووتێنە بڵێ کاکەوە دایرەیەک ئامادەیە فەرموو و فڵان کەسی زاڵم ڕۆیش فڵان کەسی عادل تەشریفت بێنە لێرە دانیشە بەڵام تۆ معقولە هەرچی دام و دەستگایەبی سووتێنی بەڕاستی ئەمە فەوزە معقولە بلۆک فڕێدەیە سەرجادە وەڵڵی کاکە هەر کوڕەکەی من و تۆ پاشی دەکاتەوە کەمانجی بە 200,000 بە عەقد داماوە تەعین بۆ دەبێت ئەو جادەکە خاوێن کاتەوە مەسوولتان دیوە بێ جادە خاوێن کاتەوە کەواتە زوڵم لەو کرێکارەی شارەوانی دەکەی بەستە زمانە کە وەڵڵی سەرفترە و زەکاتی پێدەشیە ئەوە جادەکە خاوێن دەکاتەوە بلۆچێک فڕێ دەدەی وردی دەکەی لەژێر تای خەڵکە کە تای من و تۆ دەتەقێ خۆی مەسوول ناتەقێ ئەو بە تارە دەڕوە. ئێمە نمونەیەک بۆ جەنابتان باز دەکەم ئومێدەوارم ئەمە بگاتەوە بەگوێی کاربەدەستانی وڵاتەکەشم. ئێمە ئێستا نمونەیەک بۆ جەنابتان باز دەکەم ئەم کوردستانم ئاوا دێتە بەرچاو ماڵێکین چەند برایەک هەر یەکە خاوەن ماڵ و منداڵێکی زۆری خۆیەتی هەیە 3 مناڵی هەیە هەیە 10 مناڵی هەیە هەیە 5 مناڵی هەیە چەند برایەک لەناو خانوویەکان خانووەکە بە تەواوەتی درزی بردۆ و تەقیوە نە سەرما و بەفری زستان دەژێڕێتەوە نەگەرمای هاوین منداڵەکانمان دەپارێزێ هەمومان کۆچین لەسەرەوەی ئەم بینایە تەقیوە 3 چارەسەر هەیە ئەم جارەکانە هیچ کەسیش ئامادە نیە دینارێک بدا بەم برایانە بڵێ وەرن ئەم خانووەتانی پێچاکەن یەک کەس دینارێکمان ناداتێ دوژمنەکانیش و دراوسێنە حەزەکانیشمان چاویان تێپڕیوین بەڵکو ئەم برایانە شاگەشکە دەبن گەزنیەک بە یەک بڵین و پەلاماری یەکتر دەین ئەوانیش خواخوان لە گەڕەکەکە بڕۆین ئێمە لەم کاتەدا دەبێت چی بکەین بەڕێزان چارەسەر ئەمەیە هەر یەکە خەتای تریش دەگرێت ئەو برایان لە پارەکە لای تۆیە تۆ دەبایە چاکت کرداویش لەڵی تۆش لەگەڵ ما شەریک نەبووی ئەی تۆش ئاگال لێ نەبوو فڵان شتمان فرۆش هەر یەکەیان موناقەشە دەست پێ دەکات ئەم منداڵە داماوانە ڕۆژانە لە بینی ئەم برا خراپ و ناکۆکانەدا قوربەسەر و مێشکیان تەقینە مەکتەبیان هەیە نە ژیانیان هەیە نە خەویان هەیە
ئێتە دەبێت چی بکەن دەبێت مناقەشەیەوە درێژە بکێشێ ناوەڵا دەبێت عیلاجێکی بکەین عیلاجەکە ئەوەی یەکەم هەوڵ بدەین ئەم درزانە پڕکەینەوە کاکە پارەی ومان نەخانۆکە بڕوخێنین با درزەکان پڕکەینەوە دوایڵەن کاکە جا ئەی چەند جاری کەمان درست پڕ کردەوە ئاخە پاریشمان وا لێ نەکرد ئەی پێدا 4 ساڵەوە پێش تەعمیرمان نەکردەوە کاکە درست پڕکردنەوە داوری نەماوە ئەم خانۆ دەبێت بڕوخێ دەی باشە با بە هەمومان متفق بین فەرمون با خانۆکە بڕوخێنین بەڵام چۆنی بڕوخێنین دەستدەینە یەخەی یەکتر نەخێ دەبێت هیمەتی هەمووانمانی تێدا بێ ئەم خانووی هەمووانمانە لە باو باپیرانمانەوە بۆمان ماوەتەوە میراتی هەمووانمانە دەبێت هەموومان تێدا بژین ئەم خانووە کە دەیڕوخێنین ئەبێ سەر لە نوێ چاشی بکەینەوە چونکە ئەی بەیانی ئێمە دڵین درزێک تۆزە بەفر هاتووە ژوورەوە باران هاتووە ئەی چەترەکەشی لەسەر لابەرین ئەبێ باشتر بنیاتی بنینەوە بە هیمەتی هەموو لایەکمان ئەگەر ئەمەمان پێ ناکرێ و هەر ناکرێ کاکە بەر دابەشی دەکەین هۆدەیەک بۆ تۆ کەیفی خۆتە چۆنی بەڕێوە دەبەی هۆدەیەکیش بۆ تۆ هۆدەیەکیش بۆ هۆدەیەکیش بۆ ئەبێتە خانوویەک ئەمجا هیچ خەریتەیەک ناخوێنێتەوە هەر ئەندازیاریش نازانێت خەریتەی خانووی وا بکە هەر یەکە لە گۆشەیەک و هۆدە بچکۆلێک بۆ خۆی دابڕێ عەقڵ نایخوێنێتەوە بەڵام گرنگەوەیە لەم سێ چارەسەرە یەکیان هەڵبژێرین ماڵ و منداڵەکەمان ڕزگارکەین ئەم شێشە بەرەیە بەڵام بە دوو مەرج یەکەم دەست نەدەینە چەک لە یەکتر خوێنی یەکتر نەڕێژین چونکە کە یەکترمان کوشت هەر دەبێت یەکجاری بەجێ بێڵین و ئەو فیتنەیە کە دوو برا یەکتریان کوشت منداڵەکانیشان دەبنە دوژمنی یەکتر هەتا خوێنەکە دەکێشێ دووەمیان دراوسێنا حەزەکانمان بە خۆمان خۆش نەکەین ها چۆن لە پەنجەرەوە ملیان دەرێناوە بزاندا خۆیمە دوو قسەی نەشیا و بە یەک ناڵین و میلی تفەنگ لێک ڕاناکێشین پێمان پێ بکەنن با ئاگامان لێبێ ئەو ناحەزانە بە خۆمان خۆش نەکەین ئەم کوردستانە و ئەم حکومەتی هەرێمی کوردستانم ئاوا دێتە بەرچاو ئەو نیشتیمانە کوردستانە و حکومەتی هەرێمی خانوەکەیە بەڵام وەڵی نە لە زستانە نەوتمان دەداتێت نە لە هاوینە کارەبامان دەداتێت شەق و شەڕ بووە تاوا و درزی بردووە دە جاریشمان پی نەکردووە هەر جارە یەکێک لێو پینەیەکی لێدا و بەعەمەل نایە ئەبێت چاکی بکەینەوە بەڵام چاکردنەوەکە حیزبەکان براکانن ماڵ و منداڵەکە ئێمە هەژارین و منداڵەکان ئێمە کە لە خوێندن بێبەش دەبن لە زۆربەی پارێزگاکان و ناحێ و قەزاکانەوە مەکتەب داخراوە چێ زەرە دەکەن منداڵی مەسوولەکان منداڵی من و دەوڵەمەندەکان هەمووی لە مەکتەبی ئەهلی دەخوێنن خۆ من مەکتەبی تردا ناخرێ ئەوانە بە پارەی خۆیان دەخوێنن و یەک دەرسیشیان دووە ناکەی و مەزبوط ئەوەی فەقیر و هەژارەکەی داماوە کە مامۆستا بەس زمانەکەی با بدڵە وڵا ببێ پارەش دەرز ڕەمەضان هەر نابێ بێڵیتەوە وەرە مزاهرە بکە وەرە خەڵک کوژە وەرە با بتکوژن ئەمە گرنگ ئەوەیە ئێمە ئەم حکومەتە هەر چۆنێک بە ڕێزەکانم چاشی دەکەن بۆمان چاکەن ئێمە میلەت مێشکمان تەقی بەم مزاهرات و هەر ساڵی خۆپیشاندانێک و هەر ساڵی قوربانیدانێک کاکە وەرن درزەکان چا دەکەن کاکە وەرن دەیڕوخێن و چاشی دەکەنەوە بەڵام دڵنیابن هیچ برایەک ناکرێتە دەرەوە هیچ حیزبێک لەم وڵاتە بە دڵنیاییەوە فڕێ نادرێت چونکە بەشم هەیە منیش ماڵ و منداڵم هەیە تۆ دا ئەولادت هەیە من دووم هەیە تۆ دە کورسیت هەیە من دوانم هەیە ئەمە ئەوایە هەر کەسە دەبێ حەقی خۆی بدرێتێ بەڵام بە ژیرانە دەست نەدەینە چەک لە یەکتر ئامان خوێنی یەک نەڕێژین چونکە دوای بە خەڵکی هیچمان نامێنێ ئامان ئاگامان لەوێ کابرا لە بەغام و چەخۆرەکانی خۆی پێموچە نادرێ بەخوا و بەس دەمان خەڵەتێنێ ئەو بەسرای وێرە کەلاوەیە کە جرج و مشک خواردی یەکەم نەوتی هەموو عێراق لە بەسرای وێرانە ئەو نەجەف و کەربەلایە باوەڕ کە زۆر لە شارەکانی ئێمە پاشای نەچاو ئەوانەوە ئەوەگە حەشیمە دەرمانی دەردی خۆی بکە ئەوە کە دەمان خەڵەتێنێ شتێکتان بۆ دەنێرم بڕۆتان بێوەش ڕاست نییە ئەوە پێمان پێدەگەنن ئێستا لە پەنجەرەکانەوە سەریان دەرای ناوە دراوسەکانماندا خۆیمە چۆن پەلاماری یەکتر دەدەین چۆن دڵیان خۆش بێ و دڵیان ئاو بخواتەوە تو خوا بە ئەو دراوسێ ناحەزانە بە خۆمان خۆش نەکەین ئەگەر خراپە و تێکدەر هەبێ ئەی چی بکەین مامۆستا هەر سەبر بگرین هەر ئەوە 26 ساڵ ئەم گەندەڵانە ئەوە بکەن کاکە منیش لەگەڵ تۆدام ئەم خانووە ئەم حکومەتە تەقیوە دەبێ ئەگە دەتەوێت تۆڵی لێ بکەوە دوو ڕێگامان لەبەرە یەکەمیان دەبێت سەبر بگرین بە هەموو شێوەیەک دەبێت سەبر بگرین سەبرگرتنەکە بۆی سەبر بگرین هەتا هەڵبژارنێکی پاک و بێگەرد بێتە زوێر دروست دەبێت ئەو کاتە ڕقل لە هەر حیزبەکە دەنگی پێمەدە تۆڵ ئەی خەڵکین ئەگەر ڕقتان لەم حیزبانەیە دەنگیان پێمەدەن دار بدەن بە ڕوحیاندا کەس بە زۆر دەدبا بۆ دەنگدان ناوەڵڵا کاکە هەر کەسێکت بەدڵ نییە مافی خۆتە دەنگی پێمەدە با سەبر بگرین هەتا هەڵبژارنێکی پاک و نەزیه و بێگەرد لەژێر چاودێری وڵاتان و نەتەوە یەکگرتوەکان و نێودەوڵەتیدا دەکرێت چێ براوە بۆ مبارەکی بێ چێ کەمی هێنا خەتای خۆی بگرێ میلەتیش ئازاد بێ بە ئازادانە سەوتی خۆی بدا لەوێدا تۆڵەی خۆی لە هەر کەسێ بکەوە کە بەدڵ نییە دووەمیان دەستچینە خزمەت پێغەمبەر صلی الله علیه و کاکە من کە قسە بۆ تۆ دەکەم نابێت بە نەفسی خۆم قسە بکەم من مامۆستایەکی ئاینیم دەبێت لە پێغەمبەرەکەمەوە صلی الله علیه و سلم فێر بم شيخ الإسلام ابن تيمية لكتب السياسة الشرعية في إصلاح الراعي والرعية الله پیغمبری خوا صلی الله علیه و سلم عبد الله کوڕی ئوبەی سەرۆکی منافقەکان بوو دوو خیانەتی گەورەی لە پێغەمبەری خوا کرد بوو ویستی مەدینە تێکدا ها حیزبی نالەبار هەیە پیاوی نالەبار هەیە سەرکردە و سەرۆکی نالەبار هەیە بەردی خڕی ناو کۆمەڵگایە و بۆ چارەسەر نابێت
ئەم عەبدوڵڵایە بوو بۆ بەردی خڕی ناو ماڵەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەویست ئەم حکومەتە بشێوێنێ لە عەسکەریان خیانەتی لێ کرد لە جەنگی ئوحودا 300 کەسی لەگەڵ خۆی گێڕایەوە وتی کاکە خەڵک شوێن ئەم محەممەدە دەکەوێت بانی کوڕەکانمان بەخۆش دەدا وەرن حەچی خزم و کە سوکاری خۆی بوون ئەتباعەکانی گێڕایەوە دووەمیان بوختانی بە خاتو عایشەی کچی ئیمامی ئەبوو بەکری سیدیق کرد پەنا بەخوا وتی خێزانی پێغەمبەر زینای کردووە پەنا بەخوای پەروەردگار سوورەتی نوری لەبارەوە هاتە خوارێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبێت چەند شەو بە دیار ئەمەوە بیری کردبێتەوە خوایە ئەم میکرۆبە چۆن لەناوبەرین بەڵام پێغەمبەری خوا نەدەری کرد نەشار بەدەری کرد نەچووە سەر ماڵەکەی نەموزاهراتی لێ کرد ئارامی کرد وەصبر ئەی پێغەمبەری خوا ئارام بگرە فەئینەکە بئەعیونینا ئارام بگرە وەصبر عەلا ما یەقولون خۆشەویستم ئارام بگرە با شارەکە تێک نەچێ کە تێک چوو جێگەی کەسی تێدا نامێنێتەوە چاک و خراپ دەبێت مەدینە بەجێ بێڵێ ئیسلام دەڕوخێ سەبر بگرە وەصبر ئەم هەموو ئایەتانی سەبر بگرە ئارام بگرە ئەگەر پێغەمبەری خوا شەیخ الئیسلام دەفەرمێ بۆچی نەیکوشت بۆچی دەربەدەری نەکرد بۆ نەچوە سەری یەکەمیان خەڵکێک کوێرانە شوێنی دەکەوتن کاکە جمهوری هەبوو ئەویش دەنگدەری خۆی هەبوو دووەمیان لابردن و کوشتنی دەبۆ هۆی تۆرانی خزمەکانی یەکسەر هات کابرا ئامۆزاکەی لەولاوە دەیگوت باشە بۆ فڵان کەسی ژوا بوو پێغەمبەری خوا نەیکوشت وەڵڵاهی ئەوە دیارە عەشیرەتگەریە دەبوو بە یەک تێک چڕژانی عەشایری و خوێن ڕشتنی خزمایەتی کۆمەڵە خەڵکی چاک و پاکیش دڵیان دەڕەنجا بەوەی کوشتنی ئەم ناپاکەوە پێغەمبەری خوا وازی لێنا سێیەم ناحەزانی دەرەوەی مەدینە بڵاویان دەکردەوە کاکە محەممەد دەستی کوشتەوە بە تەسفیح حسابی خۆی هەرچی بەدڵی نەبێ لە ناوە دەیکوژە و لە ناوی دەبا پێغەمبەری خوا ئارامی گرت و ئەم عەزیەتەی بە ڕوح و جەستەی گەیشت هەتا بۆ خۆی مرد و چۆ قیامەتی خۆی نەیهێش ئاوەژاوە لە ناو شاری مەدینە دروست بێ ئێمەش ئاگامان با لە تەبایی وڵاتەکەمان بێ ئامان با نەدەستدەن دەدەینە خوێنی یەکتر چونکە هەر یەکەمان حەماسەتمان بۆ کەسێ دەجوڵێ و دوایی بە کەڵکی کەسمان نامێنێ دێمە سەر بوارەگا سووتاندن چەند حیزبێک هەر هەموویان ئەلحەمدولیلا بارەگاکانیان سووتان ئەو بارەگا سووتاندنە وەکو خۆمان وەکو مامۆستای ئاینی هەمیشە دەبێ بڵێن بنیاد بندرێن کە وتم ئەلحەمدولیلا مەبەستمەوە شکر هەمویان بەیەکەوە ئەگە یەکێک وایە خراپ بوو دوام وایە خراپتر دەبوو مادام هەمویان بوون هەر باشترە ئێمە دەبێ هەمیشە بڵێن بینایەک بنیاد بندرێ بلۆچێک لەسەر بلۆچێک بندرێ قەت ئیسلام و موسڵمانان و مینبەری مزگەوت لەگەڵ ڕووخاندن نییە بەڵام ئەو بارەگا سووتاندنە چەند پەیامێکیدا یەکەم ئەم حیزبانە خۆشەویست نین لای خەڵک وەڵی کاکە ئەوەی پەلاماریان داون من هەر نزیکەوە ڕەن بە هەندێکیانم هەر ناسیبێ بڕوا کە هەموو خەڵکی صاف و دڵصاف و منداڵکار و چاولێکەر و بەدووکەوت و پەلامار دەروێنە عنی ئەمان دەستێکەیە لە پشتەوە و بەرنامەیەکی بووە و لە فڵان وڵاتەوە وەڵڵاهی وانە خەڵک ئەم حیزبانەی خۆش ناوێ کاکە گەنجێکە زانکۆی تاواکە هیچی لە جیفانە نێت چاوی بە هیچتان هەڵنایە ئەخۆم بەدەست من نییە مادام هەمویان بەیەکەوە سووتان پەیامێکە بە خۆتان دابچنەوە دەکاکە خۆتان خۆشەویستکەن لای خەڵک دەبا وەکو مزگەوت خەڵک ڕێز لە بارەگاکانتان بگرێت دووەم ئەم بارەگایانە خۆشەویستانم زیادەن خۆزگە نەتان سووتان نایە خۆزگە هیچ شوێنێک نەسووتایە بکرانە بە مەکتەب بە خەستەخانە بە ڕەوزەی منداڵان چونکە هەموو شار و شارۆچکەکان کە ئەوا وێران بوون ئەمانەیان پێویستە ئێستا خۆشەویستە من تەرحێک دەخەمە بەرچاوی بە ڕێزانی وڵاتەکەم ومێدەوارم پێیان بگا و بە قسەشم بکەن کاکە ئەو بارەگا زۆرانەی ئێوە ئەماژاوانەی دروست کردووە ئێستا سەردەمێکی جیهانگیری ئەنتەرنێت و فەیسبوک و ئەم شتانەیە هەل لە نمونونەکان بە واقعی دێنەوە بۆی ڕوونتر بێ هەموو جەماعەتی برادران و خزمانی یەکێتی نیشتیمانی توخوا بە ئێوە دەڵێم بەس ئەو کۆشکی سپێ کۆشکی خەلیفەی نازام کوێەوە لەسەر جا دروست کراوە هەر ئەو کۆشکە ئەو کۆشکە بەشی هەمویان ناکە لە دەرەوەی شارە و چێ حیزبایەتی دەکا و عایدی ئەو برا خۆشەویستانەیە بڕوا لەوێ تەنزیماتی خۆی بکە جا چێ تەلەبەی ڕێکخراوی قوتابیان و ڕێکخراوی نازانم خوشکان و چی ئەوانیش لەگەڵ خۆیان بەرن چه پێویست دەکەن مەڵبەند و کۆمیتە و ئەمانە هەموو لەناو ئەم شاری هەولێرەدا لە هەموو کۆڵانێکە بڵێ ئەمە تا ئامادەین بەیانێک شتێک بوو بارەگای سوتا کابرا وڵی داماوە فەقیرە ماڵی وایە بە هیچ دەبێ خانۆکەی بفرۆشێ کە بارەگاکەی تەنیشتی سوتا و یەک گەڕک پێوەی وێران بوو بە دووکەڵە هەر ماڵ وێران بۆ داماوە ئەمانە دەبێت لە شارەکان برێنە دەرەوە یەک بارەگایەکی گەورەی مەکتەبی سیاسیەک لە شارەکەدا بندرێ ئیتر ئەو بارەگانەی تر زۆ زەرورە بیان کە وڵی لەو شارەکەی پیرەمەگرون ناوچەی پارتی هەیە لە تەنیش مەکتەبێکەوە کە دەتە لە بەخەری کە ماری یەکتە دەن لەسەر جێگا کورسیە کاکە ئەو بینە دووقاتە بۆ ناکەی بە مەکتەب نیوەی منداڵ فەقیرە پارەی ڕەوزەی نییە پێ بخوێنە بۆ نایکی بە ڕەوزە ئەوە دە جاریان سووتان ئیدە دایخە دە عەقڵت هەبێت دایخە واز بێنە بیکە بە مەکتەبێک و پێشکەش کە بۆ میلەتە زۆر باشترە لە سنووری سلێمانیدا ئەو ئاژاوانە دەکرێن یەک مەکتەبی سیاسی گەورە لە گەڕێکی ڕاپەڕین دروستکراون هەموو ڕۆژە بە بەدەمیا دەڕۆ باوەڕتان بێت جێ هەموو پارتەکانی سنووری سلێمانی دەبێتەوە لقێکی چواریان هێناوە لە ناو جەرگەی شاری سلێمانیدا خەڵک چاوی پێی هەڵنایە و خەڵکی دیاکوژراوە هەموو ڕۆژە ئاژاو لەوێ دروست دەبێتەوە دەکاکە داخە ئەو هەموو بارەگا ڕاخرا و ناوچە و هەراو بەزمە کاکی ئیسلامی ڕدیان پان
وەڵڵی ماڵی ئەمیر و کاکەی براگەورە بەشی هەمووانتان دەکا هەمووتان بڕۆن بۆوێ واز بێن بڕۆن لێ کۆبوونەوەی حیزبایەتی خۆتان دەکەن قورئان دەخوێن دەرس دەخوێنن ماڵی ئەمیر و ئەمیندار و فڵانە بەشی هەمووان دەکا کاکە یەک بارەگا بەسە ئەوەی تری تەوزیعکەن بەسەر ئەم خەڵکە داماوەدا بیکەن بە بارەگای مەکتەب و خەستەخانەی لادیەکان و ڕەوزەی منداڵە چاوگەشەکانمان ئەوە کێشەکان حەل بوو والله کۆبوونەوە دەکرێت لە ڕێی ئەنتەرنێتەوە ئاگاداری یەکتر بکەن ئەمە لەبەر لە ڕێی ئەو ناڵ حکومەتی ئەلکترۆنی کاکە با حیزبایەتیش ئەلکترۆنی بێ خەڵک دەزانکۆی ئەلکترۆنی دەخوێنێ ئەمە چارەسەرێکە ئەو پەیامە ئەمەی پێگەیاندی ئینشەڵڵا خێری پێوە بووە ئەمە نەکا بڵێن مامۆستا ڕقی لە بارەگایە نەخێ ڕقمالە کەس مزگەوتی زیادەش لە ئیسلامدا خراپە لە شریعەتی ئیسلامدا مامۆستا بەڕێزەکانی خۆم دەزانن من لە خزمەت ئەوانە من فێر بووم ئەگە دوو مزگەوت هەبن لە نزیک یەکەوە هەردووکیان جومعان تێدا بکرێت ئەچی نیوە بن نیوەیان خاڵی بێ بە شریعەتی ئیسلام دەبێت کاربەدەست یەکیان داخە بڵێ هەمووتان وەرنە مزگەوتێکیان نابێ ئەم مزگەوتە نیوە بێ ئەو مزگەوتەش نیوە بێ ئەویش نیوە بێت جومعە هیچیانمان دروست نابێت دەبێت ئەگەر جومعەمان کرد نوێژی نیوەڕۆ بکەینەوە ئیسلام دەڵێ ئەگەر مزگەوتی زیادەش هەبوو بیکە بە مەکتەبێک کاکە ئەوە تا لەم شارەدا وەڵڵاهی لەم سەربانی مزگەوتە بڕۆ دە مزگەوت لەم دەوروبەرە دەبینی نیوەیان زیادەن کەچی ئەم گەڕێکی ڕۆژی میلەداماوە مەکتەبیان نییە مناڵەکانیان فەقیرە بە تەکسی و پاس دەنێرن بۆ شوێنان بۆ مەکتەب ئەی جەناب بۆ لە جیاتی مزگەوتێک مەکتەبێک ناکەی بۆ ئەو خەڵکە خۆ ئەیش بەخوا خێرە ئەم مزگەوتە بەشی هەموو ئەم گەڕەکە و دەوروبەرەی کردووە ئەگەر نەک بارەگا ئەگەر مزگەوت زیاد بوو بیکە بە شتێککە بەڵام ئەم هەموو بارەگایەتان بۆ ئەو خەڵکە داناوەکو عەرزمکردن ئەوە تا بەڵای سەرە و دەسووتێت و خەڵکەمان بەسەرا دەڕوە خۆزگەش دەخوازم ئەوانەی پێشەواتیم خۆ پیشاندانانە دەکەن با ئەوەش لە ناخمان نەهێڵمەوە خۆزگە ئەوانیش دەرونیان ساغ و کرداریان دڵسۆزانە بوونایە کە ئەوەی داوا دەکەن لە تەلەڤیزۆن و لە ڕێعلام و دەچنە سەر جادەوە تر بەحەد ناوێتەوە بێ ڕێزم هەیە بۆ هەمویان کەوان خەڵکینە وەرن ئەم حکومەتە بڕوخێنین و وا بکەین خۆزگە لە خۆزگەی خوا ناختان ساخ بێ کردارتان دڵسۆزانە و جوان بێ فرسەت تەڵەب نەبن فرسەت تەڵەب چونکە زۆرم بینی فرسەت تەڵەب و خەڵکی دێنێتە سەر جادە و ئاڵا ڕادەوەشێنێ خۆی هیندەکە دەزانێت سێ چواماجیکەی انتخابات هەیە خۆی بەم شێوەیە دەناسێنێ خۆی دەکاتە پێشەوای میلەت دوای کە بە قوربان دەنگم پێ بدەن ها لە خۆ پیشاندانەکاندا من چم کرد ئەمە ئیشی بەو ئیشەیە ئەوە دڵسۆزی من و تۆ نیە ئەوە فرسەت تەڵەبە فرسەت تەڵەب کاتی خۆشی ئەم شعرەم لێت یەکسووە نازانم هی حاجی قادرە یان هی شێخ ڕەزایە ئەگە دوایی یەکێ زانی بۆم ڕاستکاتەوە ئەڵێ ساغ لە دنیادا نەماوە گەر کەسی ساغت دەوێ بێنە هەزارن نیشان دەم گەر قورم ساغت دەوێ ئای قوڕ بەسەرم لەو هەموو قورم ساغیان نازانم ساغەکە کامەیە هێزەکانی ناخۆ پێشمەگە قارەمانەکانی کوردستان ئازیزان و بلێنەی چاوەکانمان ئێوە بێلایەن بن دیفاع لە هیچ مەسئولێک مەکەن دیفاع لە هیچ بارەگایەک مەکەن ئێوە هێزی نیشتیمانی ئەم وڵاتەن ئینشاءالله حرمەت و ڕێزی خۆتان پارێزن داوادەکارم لە حکومەت ئەو سجنانی کە لە سنووری پارێزگای سلێمانی گیراون لێرەوە هەر ئەم شەو هەمویان بەردن کاکە ئەوانە وەڵڵاهی دەست لە پشتیانەوە نییە خوا ئاگادارە تەنها گەنجانێکی یعنی جاری وا هیچ بەرنامەی نەبووە کە لە ماڵەوە هاتووە دەدرێت دە کەسی بینی و ئەمیش حەماسەتی جوڵا و بە دوو کەوتۆ چوار بەردی هاویشتووە بەو گرتن و چوونە سەر ماڵان و هەڵکوتانە شتەکان خراپتر دەبن خەڵک زیاتر دەرونی پڕ دەبێت براکەشی لەولا وا دەکەن نەخێ بەری دە ماچی کە بڵێ ئەزیزەکەم سەبر بگرێ بە ئیزنی خوا گەورە هەموو شتەکان چا دەبن ئینشاءالله ئارام بگرە تۆ گەنجێکی جوانی حیفە خوێنت بڕژێ ئەوانە دەبێت بەردرێن ئەوانە ئاژاوە جێڕ نین هەموو جارێ شتەکەشیان پێ دەکەن دوای پێشانوان ئاژاوە جێڕن نەخێرەوانە کوڕانی ئەم میلەتن هەڵەیەکیان کردووە هەموو کەس هەڵە دەکات با هەمووشمان شەرم لە خوا بکەین تو خوا خۆشەویستەکانم ئیماندارانی ئومەتی ئیسلام کورد و زبانان بەتایبەتی داوای لێ خۆشبوون لەو خوایە بکەین کە ئەو هەموو ئازادی پێبەخشی بووین داوای لەو خوایە بکەین خوا لێمان خۆش بێ ئێمەی کورد چەند ئازا بووین چەند ئازاد بووین هەموو وڵاتانی دنیادا هاتن سەردانیان دەکردین مەتاری نێودەوڵەتیمان هەبوو مەمنونی بەغا و فڵان نەبووین خوای جان چه هەرزانێک بوونانێک ڕژابوو خوا چه پارێک بۆ ئەم میلەتە ڕژابوو خوا چه معاشێکی زۆر دەدرا و خەڵک قەنەفەکانی فڕێدا و کەس نەبوو بۆی کۆکاتەوە بەداخەوە خوای جان داوای لێبوردن لێ دەکەم شکرانی تۆمان نەکرد لەو دۆلار بارینەدا لەو معاش بارینەدا لەو سەرکەوتنی قیمەی کووردا دەهاتین مێزگرمان دەگرت و ئیسلام بە کەڵک نایە و پلاتفۆرمی نازام دابڕان و دابڕینی دین لە دەوڵەت ئەی بۆ نەتان دەگوت دابڕینی دز و گەندەڵ لە دەوڵەت دین لە دەوڵەت دانابڕێ ئێمە کوردین ئێمە لە قازی محەممەد و لە ژێکافەوە بۆمان ماوەتەوە دینی مقدسی ئیسلام لە دڵی کوردایە هیچ هێزێک ناتوانێت دای بڕێ شیعارمان دابڕینی دز و گەندەڵە لە حکومەت نەک دابڕینی دین لە دەوڵەت ئەمجا دەهاتین بە بوێری لەسەر تەلەڤیزۆنە پەنا دەگرن بە ئەڵڵا لەسەر قورئان قسە دەکرا لەسەر خوا قسە دەکرا ئالەو کاتی هەرزانێدا ئەمجا کۆمەڵە خەڵک فرسەتیان قۆستەوە
حەڤەی شوبات هاتە پێشەوە بەداخەوە ئەو خۆ پیشاندانانەدا خوێنی تێدا ڕژا ئێستا خوێنەکان بە کوڕە قارەمانەکانی ڕانیە و کۆیە دیسان جارشکە برینەکان نوێ بوونەوە توخوە گوناه نییە تەلەبەیەک یەکی زانکۆ بێ ئەم ساڵ چۆتە زانکۆ وەرە ئەو دایک و باوکە ئەوە دەوری 18 ساڵان منداڵە بەخێو دەکا ئەوێ بە چ ناهێک بەخێوی کرد بێ جەنازەکەت بۆ بێتەوە لە سەوەی کامیلایەکی بەدەستەوە تەسویری بارگایکی سوتاوی کردووە بۆ بیکوژی بەڕاستی داوای لێبوردن لێ دەکەم خوای پەروەردگار نەکبەتی ئەم کوردستانە لەو کاتەوە ئەم حکومەت و ئەم میلەتە نەکبەتی گرتی کە بە ناحەق خوێنی ڕێژوانی حاجی عەلی و گەرمیان و بیلالی منداڵی پەپولە ئەو منداڵانی کە هیچ تاوانێکیان نەبوو لە حەڤەی شوباتا کوژران بەداخەوە ئەو کەسانی کە ئەمانان بە کوژدا کە هێنان نەسەرجادا بۆ خۆیان گەیشتنە پەرلەمان و پۆستی مدیر عام و هەر یەکە پلەیەکیان هەیە یەک حەزەکەی کامیلەکانی ئەو کاتە لێدەوە یەک دێنە بەرچاوم هەر هەمویان بەنان و کولێرەی خۆیان گەیشتن ئەو منداڵە بێت تاوانانە ڕوحی پەپولە ئاسان بۆ لای خوا ڕۆیشت واللهی لەو کاتەوە نەکبەتی ئەم میلەتەی گرت لەو کاتەوە ئەم خوێنات خەریکە جارشکە نەوەستێتەوە ڕۆژ بە ڕۆژ قوڕ بەسەرتر دەبین چونکە منداڵ نابێت بکوژرێ ئەو کەسانی ئەو منداڵانیان بە کوژدا بەداخەوە هەر ئەوە حکومەتیان هەڵدەوەشان دەکا کە ئەوەندە ڕقل لەو حکومەتە و بۆ پەرلەمانتان لەو حکومەتە داخە ئەمە پرسیارە خەڵک بیکە کە بڕوات بەو حکومەت و دەسەڵاتە نەبوو ئەی بۆ کوێ ناویەوە دیسان ئەی بۆ دیسان پێکت هێنایەوە دا هەر یەکجاری پتان ڕووخاندایەوە کوڕ ڕووخابوو ئەی بۆ بووی بە پەرلەمانتار واللهی بەزەیم بەژنێک کاتێتەوە ئێستاش لەبەر چاومە وێنەکەی بە کابرایەکی دەگوت کە زمانی ڕادەوەشان لە سەرای ئازادیدا و باشە خۆی فش دەکردەوە دەیگوت تۆ ماندێلای کوردی دەبێ ئەم میلەتە کوردە لەسەر دەستی تۆ باوەڕ کە بە مۆنیکایەک و معاشێکی تەقاوەتی ڕازیان کرد و چۆ ماڵی خۆی ئێستا حەقی بەسە کەسەوە نییە بابە ماندێلای چی وشتی ماندێلا زۆر لەوانە پیاوترە بۆیە ڕابەرایەتی میلەتی پێ دەکرێت بەس بەزەیم بەو خەڵکە قوڕ بەسەرەدا دێتەوە ئاوا خەڵەتێنرا کۆمەڵە خەڵک بوونە پەرلەمانتار ئەم جارە ژوا دەبێت کۆمەڵە خەڵکە دیسان خۆیان هەڵدەبژێرنەوە لەو لاشەوە ئەوانەی ئەو منداڵانیان کوشت دادوەر ڕاوەکاری گشتی نەهاتە سەرخەت بڵێ ئەو لولەی بیکەیسیانی کە ئەو منداڵانەی کوشت ئێستاوەتا لە هەولێر و لە گەرمیانە بە ئارزوی خۆیان دەسوڕێنەوە پۆستەکانیان هەروە خۆیانە کەس پێیان ناڵێ مێشولە میوانیان نییە کەس نابێ بەم قاتڵانەش بڵێ ئاخر ئێوەش بۆ ئەمانەتان کوشت دەسەبری دوو بەردەگرتایە ئەو لەولاوە خیانەتی پێکرد هێنایە سەرجادا تۆش لەولاوە خیانەتی پێکرد کوشت ئەو بە مەرامی خۆی گەیشت تۆش وەک بەرزەکی بانام بۆی دەسوڕێ ئەی بیری قیامەت ناکەی ئەی بیری بەردەمی ڕەب العالەمین ناکەی ئەو کاتە نەکبەتی یەخەی ئەم میلەتەی گر ئەگە وتارەکەشم دەیەش بێ بمبورن دەبێ ئەمەش بڵێم ئەو کاتە نەکبەتی یەخەی گرتین کە کابرایەک لەسەر کورسی توخوا کابرایەک هەردوو قاچی نەما بێ توخوا کابرایەک کە هەردوو چاوی نەما بێ توخوا کابرایەک کەوا لەسەر کورسی دابی پێ هەڵگیرا بێ معاشەکەی 90,000 بێ 90,000 کام مەسئولی ئەم وڵاتە منداڵەکەی ڕۆژی بە 90,000 ڕازی دەبێت توخوا ئەو معاشەی ئەوانتان بڕی کە لە تاوی ڕوحی خۆیان و ژیانی خۆیان و دەرمانی خۆیان هاتن بەردەمی ئەو پەرلەمانە کە کاول بوو هاتن لەوێ ئاسایش پەلاماریدان و کورسیەکانیان لەبەندەرێنان ئەو کاتە کابرا چای پڕ بوو لە فەرمێسکی وەکو من عەلیزەی بۆ لای خوا بەرز دەکردەوە ئەو داماوە کەم ئەندام و پێخاوەم پێداویستە تایبەتانە ئەو نابینە بەستە زمانانە ئەو هەموو نەخۆش بەستە زمانە ئەو کاتێک کە کورسیەکانتان بەرشەقدان ئەو کاتە نزولیان گەیشتە بالەگای خوا و نەکبەتی ئەم میلەتەی گرت ئەبوانانی هەموو کەس ببڕی کورتەباڵایەک نەبڕدرێ هی کەمەندامێک نەبڕدرێ هی خاوەن پێداویستی و نابینایەک نەبڕدرێ ئاخر ئەو کەسابەتی پێ ناکرێ ئاخر وەکو مامۆستایەکیش نێشە بچێت لە فندەقێکا خزمەت بکە براکەم بەداخەوە دڵین بەعز چەند خراب بوو هەمومان نەفرەتی لێ دەکەین یەک بەسەرەتان بۆ دەژێڕمەوە خاوەنی کتێبەکەتان پێ دەڵێم هەڤاڵ کوێستانی لە مەسافەدا کتێبێکی دەرکرد بوو هەموو خوێندەوە بە ناونیشانی ئەو ڕۆژەی نیشتیمان هی هەمووان بوو لاپەڕە 25 تەماشاکەن لە لاپەڕی 25 ئەو کتێبەدا دەڵێ کابرایە کە من لە سەرەتای هەشتادا بوومە پێشمەرگە و بوومە کۆمەڵە و چوومە دەرەوە لە شاری سلێمانی بردمی هەتاوەکو گەیان بە مەنتیقەی ئەمان و پێشمەرگە کابرایەک بوو ناوی کاک جەبار بوو گەنجێک بوو تەکسی پێ بوو ئەو زەمانە ساڵی سەرەتای هەشتا و کۆتایی 79 دەڵێ کە منی ڕزگار کرد زۆر بە ئەمانەتەوە وەختێک کە منیان خستە تەنزیم خستیان مەسایەرەکەەوە ئەو تەکسیە منی بردە دەرەوەی شار دای بەزاندم قاپیەکەم کردەوە خوا حافیزی لێ بکەم چی ببینم خوایە من لە دواوە سەرکەوتم و تەنزیمێکیش لە پێشەوە بۆ ڕێنمایی دەکردم لە سەیتەرەکان ڕزگارم کە کەوت تەلەبەی زانکۆ بووە و زانکۆی تەواو کردو تەنزیمی شار بووە و ڕزگاریان کردو بیان ببێتە پێشمەرگە و شاعیرێکی ناوداری ئەو کاتەش بووە ئەم هەڤاڵ کوێستانێ دەڵێ کە قاپیەکەم کردەوە چی ببینم خوایە ئەمە لە پشتێن بەرەوە ژێر نیەتی هەل لە ناو شێوە لە پشتێنەوە لێ بۆتەوە بەس تەنها لەسەر کوشتنەکە دانیشتەوە بەدەست سارەکە لێ دەخڕۆی ستۆپوین دەگرێت ئەوەم بینی سەیرم کرد حەپەسام وتم کاک جەبارەوە بەس چی وە لێ هاتووە ڕەفیقەکەم ناوی سیروان بووتی ئەوە لە 1974 لە 1974 بۆمب لە هەڵەبجە لێی داوە نیوەی لەشی بردووە ئەڵێ وتی بەزەیت پێم دانایەتەوە ئەمە بۆ من بۆتە خێر و بەرەکەت
ئەگە ئەو ملازم محسینە دڕندەی سلێمانی نەبووایە کە هەموو کورد ئێستاش ناوی دەزانێت مناڵیش ناوی دەزانێت هەکە ناوت دێنا هیچ شوێنە خۆی نەدەگەر وتی ئەو پیاوە بەم حاڵەوە منی کردووە بە خێربەرەکە وتم چۆن بۆم بژارەوە وتی کاتی خۆی ئەم 1-2 ساڵەکە هاتە سلێمانی من ڕیشم هێشتەوە جلی ڕەشم لەبەرا بوو ئەو کاتەش ڕیشی هەبوو ڕیشیش قەت سەری ئەو بەعسیانە بوو لەو کاتەدا جلی ڕەشیش دەیانگوت هاوسۆزی پێشمەرگەی بەڵێ لەو کاتە دەڵێ هات کە منی بینی دەمی پڕ کرد لە تف و ژنێ و هەمووی بەسەر و چاواکەدم لە سارەکەیە وەک هەڵۆیەکی برسی پەلاماری کەروێشکێک دەدا ئاوا قاپەکەی کردەوە پەلاماریدا بمهێنێتە دەرەوە ئەڵە کە سەیری کرد نیوەی لەشم پێوە نییە سەیری کرد من نیوە ئینسانێکم قاچەکانم نییە لەسەر ئەو کورسێ دانیشتوم بەس بەدەست سارە لێ دەخۆڕم هەردوو چاوی ئەو دڕندەیە پڕ بوو لە فرمێسک ئەڵێ هەردوو چاوی پڕ بوو لە فرمێسک باوەشی پێدا کردم ماچی کردم هەر بە باوەش خستیمەوە سیارەکەی خۆمەوە ژمارەی تەلەفۆنێکی بۆ نووسیم وتی ئەمە ژمارەی تەلەفۆنە شەخسیە تایبەتەکەی ملازم محسینە لە هەر شوێنێک هەر کەسێ ڕێگای پێگرتی هەر کەسێ یەخەی پێگرتی هەر کەسێ هاتە سەر ڕێگال لە هەر دایرەیەکی شت بۆ نەکرا بەس بە شەخسی تەلەفۆنم کە داوای لێبوون لێ دەکەم ئەڵێ من ئەو کاتە ئێستا بۆ ژمارە تەلەفۆنی ئەو چی پێشمەرگەی نهێنی شارە دەی بمە دەرەوەی شار چی نامە و نهێنی سەرکردایەتی هەمووی دێنمە ناو شار چونکە کەس ناوێت دەست بێنێتە ڕێگام ئەو دڕندەیە بەزەیی بەو کەم ئەندامەدا هاتوۆتەوە باوەشی پیا کردو چای بۆ هڕوە لە فرمێسک ئێمە نانی ئەوانیشمان بڕی هەر کاکە لانی کەم وچی ئەو بەستە زمانە تو خوا 9,150,000 ئەخ چی پێدەژیا بەڵام هێشتا ئەوە پێشکرە ئەوەشی نادەیتێ ومێدەوارم کە ئینشاءالله بە خۆماندا بچینەوە بەڕاعی و ڕەعیەتەوە بەسەرکردەوە میلەتەوە داوای لێبوردن لە خوا بکەین فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا صبر آرام بقرين پەلاماری یەخەی یەکتر نەدەین واز لە سووتان و دووکەڵبێنین بۆ نیعەت بەسەر یەکتراکەین ئارام بگرین و پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان مامۆستایانی بەڕێزی ئاینی بەڵام ئەوانەی کە حیزبینین چونکە مەلاشم بینیوە خەریکە لەو بینە خۆی تیاڵدە کێشەویش چوار دەنگ بەدەست بێنێ خۆ بخاتە پەرلەمانە گەندەڵەکەوە ئەوەشمان هەیە ئەوانەی دڵسافن ڕێز عەشیرەتی دڵسۆز ئینسانی پاک گەنجی خوێندەواری قانونی بە هەمومان ئینشاءالله هەوڵ بدەین ئەم کەشتی کوردستانە غەرق نەبێ و هەمومان سەلامەت بین یا ربی خوا ڕەحممان پێ بکەی یا ربی خوا ڕەحممان پێ بکەی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە خوا لە هەموو تەنگانەیەک ڕزگارمان کەی چاوەڕێی خۆش و لطفی تۆین یا ربی خوا خۆشیمان بەسەرا بارێنی یا ربی خوا عاقبەتمان خێرکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا شافی یا الله خوا ئەوەی نەخۆشە یا ربی خوا شیفای بدەی یا ربی خوا ئەوەی دڵبەخەمە دڵخۆشی کەی ئەوەی گرفتارە خوا ڕزگاری کەی ئەوەی سزنە دەرگای خێری لێ بکەیەوە ئەوەی نێتی خێری هەیە بۆ ئەم میلەتە یا ربی خوا موفقی کەی خوا هەر کەس نێتی خێری هەیە و دڵی سافە سینەی سافە نێتی ساغە کردار و هەڵس و کەوتی دڵسۆزانەیە یا ربی خوا هەر کەسێکە موفقی کەی خوا دەنگی زوڵاو کەی دڵی میلەتی بۆ نەرم کەی پشتیوانی لێ بکە خوایە هەر کەس دەغەڵە هەر کەس گەندەڵە هەر کەس دڵی نەخۆشە هەر کەس سینەی پاک نییە هەر کەس کردداری جوان نییە یا ربی خوا هیدایەتی بدەی یا ربی خوا هیدایەت بدەی بۆ سەر ڕێگای ڕاست ئەگەر هیدایەت دووەرناگرێ و دەیەوێت میلەت بخەڵەتێنێ یا ربی خوا ئافەت بەسەری خوا بێ و میلەتەکە سەلامەت بێ یا ربی خوا لەو کەسانە خۆش بیکەوە ڕوحیان فڕی بەرەو ئاسمان و بوونە قوربانی ئەم بارودۆخە شیفای بریندارەکان بدەی خوایە عاقڵ و ژیرمان کەی خوایە خوانەناسان و دڵپیسان نەتوانن هەڵمان خەڵەتێنن عەقڵێکی وامان بدەیت تێ بەرچاومان ڕوون بێ بۆ دڵنی ژیرمان آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون